ئازیزان سڵاتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتان نەخوازین. خۆشەویستان میوانی ئەم ئێوارەمان دکتۆر نەوزاد ئەحمەد ئەسوەدا کە بەڕێزیان نووسەر و وەرگێڕن ماوەیەکی کەمە بەڕێزیان دوو کتێبیان چاپ کردووە ئەمانێت باز لە کتێبەکان بکەین و باز لە گرنگی کتێبی وەرگێڕان بکەین بۆ سەر زمانی کوردی و لە ئێستادا چی گرنگیکی هەیە. کتێبەکانی یەکێک لەوانە سەرەتایەک دەربارەی سۆسیۆلۆژیای معریفە ئەمانێت باز لە سۆسیۆلۆژیای معریفە بکەین و ناوەڕۆکی وەت ئەکرێت بە چەند بەشەوە. وەکێکی دیکە لە کتێبەکانی ئەمانەوێت کە باسی بکەین ئەوش علیوەردی و داکۆکی لە خۆی دەکات کە مامۆستا زیاتر گرنگی بە کتێبەکانی علیوەردی داوە کە ئەویش کۆمەڵاسێکی عێراقیە ئەمانە بزانین هۆکار چێ زیاتر گرنگی بە کتێبەکانی ئەودا و چی گرنگێکی هەیە بۆ تاکی کوردی. دکتۆر گیان زۆر بەخێر بێت. سپاس کۆتاکان. سپاس بۆ ئامادەبوونە ئێمە خۆشحاڵ بووین کە بەڕێز لێرێ. ئەمەوێت لە سەرەتا ئەکسەر بۆ دەست پێ بکەم گرنگی وەرگێڕانی کتێبی کۆمەڵاسی لە چیە بۆ سەر زمانی کوردی؟ یعنی بەگشتی گرنگی وەرگێڕانی کتێب بۆ سەر زمانی کوردی نەک بە تەنها کتێبی کۆمەڵاسی چکە بایەخی من بۆ وەرگێڕان بە تەنها کۆمەڵاسی نیە ڕەنگە چەند کتێبێک لە بواری کۆمەڵاسی ئەوانی تر بابەتی ئەدەبی و فکری و بابەتی بڵێن جۆرا و جۆری معریفی و ڕۆشنبیرین و وەکوتم هەموو ئەو کتێبانە ئەوەی لە کای معریفە جاجاکانە هەن گرنگن بکرێن بە کوردی و منیش وەکو بەشێک لە هەوڵ و کۆشەی خۆمەوباری ڕۆشنبیری و معریفە وەرگێڕانە. تۆ بڵین حەزەکەی باسی ئەو بکەین بۆچی ئەم کتێبانە بە دیاریکراوی کۆمەڵاسی ڕەنگە ئەوە کارەکەی بە پلەیەکەم گەڕێتەوە بۆ ئەوەی کە زیاتر لە دیاردە کۆمەڵایەتیەکان و لە پەیوەندی کۆمەڵایەتیە کۆڵێتوانین ئەو بابەتانی کە لەسەر وردەکاریەکانی پەیوەندی کۆمەڵایەتی لە کۆمەلگای ئێمە زۆر گرنگە پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەو دیاردانەشی کە بەم سۆگەری بەو پێی دیاردەی جۆراجۆر ڕوو ئەداڵانێ و کۆمەلگای ئێمەوە بزانین کۆمەلگای خۆمان بناسین و لە گرنگی و دیاردانەش تێ بکەین. ینی دیاردە و بڵین دیاردەی ناجۆر یا دیاردەی سەلبووی ئیجابی بە هەموو شێوەکانیەوە لە کۆمەلگای ئێمە زۆرە کە نەخوێنراوەتە لە ڕاستیە لێکۆڵینەوەی لەسەر نەکراوە و لە کاتێکە بواری لێکۆڵینەوە لە کۆمەلگای کوردیە ئێجگار زۆرە. یعنی بۆی ئەمانەوە پێویستەکە کە هەم لەلایەک لێکۆڵینەوە لەسەر پەیوەندی کۆمەڵایەتی و دیاردە کۆمەڵایەتیەکان لە چارچەوەی کۆمەلگای کوردیا بکرێ هەم کۆمەڵێک کتێبی گرنگ وەربژێردرێن کە بە ئاستێکی کەم یا زۆر تیۆرین بەڵام پەیوەندیان بە کۆمەلگای ئێمەوە هەیە. لەوانەیە بایەخی علیوەردی لەوێەوە بێ کە تیۆری پراکتیشیە ینی هەم بابەتەکانی تیۆرین لە بواری کۆمەڵاسی هەم پراکتیشی و لەم حاڵەتەیە کۆمەلگای کوردی دەتوانێت زۆر سوادە لەو کتێبانە بکە و زیاتری تێگاتکەوە وەرگێڕانی بڵێ ئەو بابەتانە یا ئەو جۆرە کتێبانە ئێجگار پێویستن. ئوستاس لەبەرەوەی کە بەڕێستان مامۆستای جامیعان ئەنجامێت بزانم کتێبەکانن بۆ خوێندنەوەی گشتین یاخود تەنها بۆ خوێندکارانن کە لە بواری کۆمەڵاسی خوێنن؟ بڵین بەشێکی پەیوەندیان بە بابەتی زانسە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکانەوە هەیە بەگشتی نەک بە تەنها کۆمەڵاسی و بەشێکی پەیوەندیان بە بابەتی گشتیەوە هەیە. یعنی هەم خوێندکارانی کۆمەڵاسی و بەشەکانی تری زانسە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان ئەتوانن سوادە لەو کتێبانە بکەن کە من نووسی و من یاوەرم جێڕاون یا تاریفم کردوون و هەم خوێنەری ئاسایی یا خوێنەری گشتی یا ئەو خوێنەری کە بە دوای زانیاری گشتی و بە دوای ڕۆشنبیری گشتیە گەڕێ ئەتوانێت سوادە لەو کتێبانە بکە. بۆ نمونە کتێبەکانی علیوەردی ئەگەرچی ئەس لە ناو چارچەوەی بابەتی کۆمەڵاسیەوە بەڵام لەو چارچێوەیە دەرەچێ بە ڕادەیەشی زۆر فراوانە چێتە ناو هەموو بوارە ڕۆشنبیری و کولتوریەکانی ترەوە بەتایبەتی مێژوو ئابووری و ئەدەبی چی ئەمانە هەمووی پەیوەستن بۆ بابەتە کۆمەڵاسی علیوەردی باسێکە یان ئەو بابەتانی ترکەوەرم جێڕاون بۆ نمونە کتێبەکانی محەممەد ئەرکون کە ڕخنە لە کەلەپوری ئاینی ئەگرێ بە پێی میتۆدەکانی زانسە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان ڕخنە لە کەلەپوری ئاینی یان ئەدۆنیس کە ڕخنە لە بیر و جۆری ژیان و ئەدەب و تێکستی ئاینی کۆمەلگای عەرەبی ئەگرێ لە ڕێگەی بڵین نووسینە پەخشانەکانەوە هەمانە هەموو ئەو بابەتانن کە هەموو بەشەکانی زانسە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان پێویستیانەوە هەر لەبەرەوەش کتێبێکم چاپ کردووە بە ناونیشانی فەرەنگی زاراوەکانی زانسە ئەدەبی و کۆمەڵایەتیەکان یا زانسە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان سەرجەم یا باڵین زۆربەی ئەو زاراوانەی تایە کە هاوبەشە لە نێوان زانسە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکانە ینی خوێندکاران و
ماوەسانی هەموو بەشەکانی زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکان ئەتوانن ئەو کتێبە بخوێنە و سوودی لێ ببینن. یعنی ئەو زاراوانەی کە لە بەشی کۆمەڵناسی و بەشی جوگرافیا و مێژوو لە بەشی ئەدەب و لە بەشی فەلسەفە و شوێنەوار و کاری کۆمەڵایەتی و چی و هەموو ئەمانە ئەتوانن سادە لەو زاراوانە بکەن کە من لەو کتێبەیە. یعنی تۆ گرنگیت بە هەموو بەشەکاندا ینی ئەو بابەتانی کە لە ناو یا ئەو میتۆد و ئەو زانستانی کە لە ناو زانستە مرۆڤایەتی و کۆمەڵایەتیەکانە زۆر باشە لەگەڵەوەشتا کە ئەبینین گرنگێکی تایبەت بدیەوە بە کتێبەکانی عەلیوەردی. ئەمانە بزانین کتێبەکانی عەلیوەردی کە کۆمەڵناسێکی عێراقیە چی گرنگێکی هەیە بۆ سەرتاکی کورد؟ یعنی گرنگی کتێبەکانی عەلیوەردی، گرنگی بیرکردنەوەی عەلیوەردی، گرنگی تێز و بۆچوونەکانی عەلیوەردی، هەر هەموو ئەمانە لە چەندین لایەنەوە لە چەندین ڕۆوە عەلیوەردی گرنگیەکی زۆری هەیە. ڕەنگە ئەگەر هەنێک یا بەشێک لەو گرنگیانە بخەینە ڕوو بریتی بێ لەوەی کە وەکو کۆمەڵناسێک بە پێی میتۆدی کۆمەڵناسی بە شێوەیەکی وردەکاری یا بە شێوەیەکی وردبین سەرنجی دیاردە سەلبیەکانی بەتایبەتی دیاردە نێگەتیڤەکانی کۆمەلگای عێراقیەدا بەگشتی و بە پێی ئەم سەرنجدانەی خۆی شیکردنەوەیکی سۆسیۆلۆژیا کۆمەڵناسی بۆ ئەو دیاردە کۆمەڵایەتیانەکە ئەو دیاردە کۆمەڵایەتیانەی کە ئەتوانین بڵێن چەند ساڵێکی زۆرە لەسەری نووسیەوە بەڵام ئێستا بینین دووبارە ئەبێتەوە. ئەمە ئەگەڕێتەوە بۆ تێڕوانینی عەلیوەردی یاخودەوەیە کە ئەم دیاردە کۆمەڵایەتیانە بنبڕ نەکراون و ساڵ بە ساڵ دووبارە ئەبێتەوە؟ ڕاستە ئەمە ڕەنگە ئەم پرسیاری تۆ ڕەنگە پەیوەندی بەوە هەبێ بۆچی عەلیوەردی لە هەموو سەردەمێکا بایەخی خۆی لە دەست نەداوە، بۆچی لە هەموو سەردەمێکا گرنگە، بۆچی لە چلەکان و پەنجاکانی سەدەی بیستەمەوە کە کتێبەکانی چاپ کردووە تا ئەمڕۆ پرفرۆشترین کتێبە یا زۆرترین خوێنەری هەیە. ڕەنگە ئەم پرسیارە پەیوەندی بەوە هەبێ کە ئەم لێکۆڵینەوەی عەلیوەردی لێکۆڵینەوە سۆسیۆلۆژی لەسەر کۆمەلگای عێراقی وە سەرنجدان و لێکدانەوە و بیرکردنەوەی لەو دیاردە کۆمەڵایەتی و لەو پەیوەندی کۆمەڵایەتانی لە کۆمەلگای عێراقی هەیە و پاشان داڕشتنی ئەم بابەتانی کە لای ئەو گەڵاڵە بۆ لە چەندین کتێبە ئەمانە وایان کردووە کە ئەو گرنگی هەبێ جگە لە شیکردنەوەیکی سۆسیۆلۆژی ئەوەی کەوتم عەلیوەردی ئەکات بە کەسێکی گرنگ یا پڕبایەخ لە ناوەندی ئەدەبی و ڕۆشنبیری و سۆسیۆلۆژی عێراقی و کوردیشە پەیوەستکردنی بابەتی سۆسیۆلۆژیە بە مێژووەوە واتەم میتۆدی عەلیوەردی بە پلەی یەکەم بریتێ لە سۆسیۆمێژوویی نەک بە تەنها سۆسیۆلۆژی بە تەنها لە دیاردە کۆمەڵایەتیەکان لە ڕووی کۆمەڵناسیەوە ناکۆڵێتەوە بەڵکو پەیوەستیەکە بە ڕێگا یا ڕیشە مێژوویەکەی ئەو دیاردە کۆمەڵایەتیانە. بۆ نمونای یەکێک لەو بابەتایە لەو دیاردە هەرە گرنگانەی کە عەلیوەردی دەکۆڵینەوەی زۆری لە سۆربەی کتێبەکانە لەسەر کردووە بابەتی ئیزدیوازی شەخسی یا دووفاقی کەسایەتیە. ئەمە بە تەنها لە ڕووی کۆمەڵناسیەوە لێ ناکۆڵێتەوە بەڵکو ئیگەڕێنێتەوە بۆ ڕیچە مێژوویەکەی ئەو ڕووداوە مێژوویانی کە لە سەدەی هەژدە و نۆزدە و سەردەمی ئیمپێراتۆریەتی عوسمانی ئەگاتە ئەمڕۆ چۆن ئەمە هاتووە. اینجا تەحلیلێکی سۆسیۆلۆژی لەگەڵ بەستنەوەی بە بابەتی مێژووی یا ڕیشە مێژوویەکەی ئەگاتە کۆمەڵێک دەرەنجام و لەوێشان ناوەستێ. یعنی عەلیوەردی لەوەیان ناوەستێ کە بە تەنها بابەتەکانی یا میتۆدەکەی سۆسیۆمێژوویی بێ بەڵکو سۆسیۆلۆژیای کۆمەڵناسی و مێژوو پەیوەستەکە بە سایکۆلۆژیا دەروونناسی. ئەم سێ زانستە زۆر بە تۆکمەیی بەیەکەوە گرێدا و ئەڵێ ممکن نییە بۆ لێکۆڵینەوە لە هەر کۆمەلگایەک دایبڕی لە مێژوو لە دەروونناسی. لەوانەیە ئەمەی شێک بێ لەو هۆکارانی کە وای کردووە ئەو لێکۆڵینەوەی عەلیوەردی بۆ ئەم ڕۆژ هەر پێویست بێ خوێندنەوەیان لێکدانەوەیان و دوجار هەوڵ بۆ چارەسەرکردنیان بۆ ئەم ڕۆژ لە کۆمەلگای عێراقیە گرنگ بێ. بۆچی لەبەرەوەی ئەگەر بشێت بڵێن کۆمەلگای عێراقی بە هەنگامی زۆر سست بەرەو پێش چووە. یعنی ئەو دیاردانی کە ئەو لە پەنجاکان و شەستەکان ئاباسیەکە دیاردە نێگەتیڤەکان تا ئەم ڕۆژ ماون یا بڵین ئەگەر کۆمەلگای عێراقی بەگشتی چەند هەنگاوێک بەرەو پێشەوە چووبێ بە تایبەتی لە شەستەکان و هەفتاکان و تا ڕادێک لە سەرەتای هەشتاکانە بەڵام لە دوایە کۆمەلگای عێراقی پاشەخشەی کردووە گەڕاوەتەوە سەر هەمان ئەو دۆخ و ئەو حاڵەتانی کە لە سەردەمەکانی پێشووە هەبووە بینی جاریشکە ئەم دیاردە نێگەتیڤانە گەڕاوەتەوە. ئەگەرچی ئەو قسە لەسەر
ئەو دۆخیە ئەو قۆناغە پێشکەوتوەشەکە کە لە پەنجەکان و شەستەکان و هەفتاکانی کۆمەلگای عێراقیشە لە ئاسی هەموو دنیاوە پێشکەوت هەبووە بەڵام ئەو لێکۆڵینەوە لەسەر کۆمەلگای عێراقیەکە بۆچی یا چۆن بووە کەواتە ئەو خوێندنەوەی کە بەڕێزت کردوتە بۆ کتێبەکانی علیوەردی ئەمانێت پێمان بڵێیت کە تێزەکانی ئەو تەنها کاریگەری لەسەر تاکی عێراقی هەیە یاخود لەسەر کۆمەلگاکانی دیکەشەیە چونکە گەر بزانین تەنها بۆ سەر زمانی کوردی نییە بۆ چەندی زمانی دیکەش وەرگێڕاوە. بەڵێ بێگومان علیوەردی کە ئەڵێ شیکردنەوەیشی سۆسیۆلۆجی بۆ کۆمەلگای عێراقی بەڵام ئەمە ڕەبتەکاتەوە بۆ کۆمەلگای عەرەبی بەگشتی یعنی ئەم بڵێ علیوەردی بۆ چوون و تیۆریە و تێزی سەرەکی ئەو لەسەر خوێندنەوە و شیکردنەوەی کۆمەلگای عەرەبیە بەگشتی بەڵام بە دیاریکراوی لەسەر کۆمەلگای عێراقی ئەوەستێ و مێژووی یا ڕیچە مێژوویەکەی کۆمەلگای عێراقی ئەهێنێتەوە و نمونونەکانیشی نمونەی سۆسیۆ مێژوویەکانی بڵێن هەرمووی لەسەر کۆمەلگای عێراقیە بەڵام ئەوەمان لەبیر نەچێت کۆمەلگای عێراقی بەگشتی یعنی بەدەر لە بیرە تەسکە ناسیۆنالیان نەتەوەیەکە کۆمەلگای کوردی ژەگرێتەوە یان با بڵین بەشی هەرە زۆری تێز و تیۆری و بۆ چوونەکانی علیوەردی لەسەر کۆمەلگای عێراقی کۆمەلگای کوردی ژەگرێتەوە بۆچی لەبەرەوەی کۆمەلگای کوردی لەگەڵ کۆمەلگای عەرەبی لە ناو چارچێوەی عێراقا تا ئەندازەیشی زۆر نزیکن لە یەکەوە لە ڕووی دابوونێریت و لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی جۆری ژیان و لە هەموو یا با بڵین لە زۆربەی هەرە زۆری لایەنەکانە کۆمەلگای کوردی زۆر نزیکە لە کۆمەلگای عەرەبی لە عێراقا بۆیە من پێم وایە کە خوێنەری کوردیش و ڕۆشنبیری کورد و کۆمەلگای کوردی بەگشتی پێویستیان بە کتێبەکانی علیوەردی و بیر و بۆ چون و تێزەکانی علیوەردیە علیوەردی خۆشی ئەڵێ ئەو لێکۆڵینەوەی من کردومە بۆ هەموو کۆمەلگای عێراقی بێلەوانە بۆ کۆمەلگای کوردی لە کتێبی دراسة في طبيعة المجتمع العراقي لەوێ ئەڵێ بەڵام ئەوە لێکۆڵینەوە بە دیاریکراوی یا بە شێوجی تایبەتی لەسەر کۆمەلگای کوردیش بکرایە بۆچی خۆی علیوەردی ئەترافەکە لەو کتێبەیە ئەڵێ کۆمەلگای کوردی لە هەندی ڕۆ جیاوازە لە کۆمەلگای عەرەبی لە عێراقا ئەڵێ کۆمەلگای کوردی من هەوڵم ما ویستم لێکۆڵینە کتێبیشی تایبەتی لەسەر کۆمەلگای کوردی کەم لێکۆڵینەوەی سۆسیۆمێژووی لەسەر کۆمەلگای کوردی بەڵام ئەڵێ من ئەمەم نەکرد لەبەرەوەی بە پلەی یەکەم زمانی کوردی نازانم کە زۆر پێویستە دووەم زۆر شارەزانیم یان تێکەڵی کۆمەلگای کوردی نەبووم سێەم پێویست وە نووسەران و ڕۆژنبیران و بیرمەندان و کۆمەڵاسانی کورد خۆیان ئەم هەنگاوە خۆیان حاڵ ئەویش لا لە کۆمەلگای کوردیەکات تەوەوا دان بەوەیە ئەنێ کە کۆمەلگای کوردی لە چەندین لە حەمرین بە و دیوە لە چەندین ڕۆ جیاوازە و ئەو بڵین تێزەکانی علیوەردی لەسەر سێ پای سەرەکی دامەزراوەی چیان بڵین کۆمەلگای دەوارنشینی و کۆمەلگای شارنشینی بڵێ مجتەمەعی حەزاری و مجتەمەعی بەدەوی ئەڵێمە لە کۆمەلگای کوردیان نییە لە کۆمەلگای کوردی بیابان نییە چیایە شاخەیە بۆیە ئەم سیفەتە کۆمەلگای کوردی ناگرێتەوە کە ئەم باسی ئیزدیواجی شخصیەکە بەڵام دوو پایەکەی تر کە بریتێ لە ئیزدیواجی شخصی و دژێژی کۆمەڵایەتی ئەمانە لە کۆمەلگای کوردی پێدوانیە کەش و هەوای شوێنەکان لە شوێنێکەوە بۆ شوێنێکی کە تاسیر لەسەر کۆمەلگاکە بکات بەم سۆگەری ئەوی ژوا کۆمەلگە گەرمەکان سێرەکەی تونوتیشترن کۆمەلگە ساردەکان بە پێچەوانەوە ئەمە ئەو هیچ لە هیچ کتێبێکە ئەمە پشتڕاز ناکاتەوە بەڵام لە تێزی دکتۆراکەیە وەکو تیۆریە ناوی ئەو تیۆریانە ئەهێنێکە لە ئیمن خەلدونەوە تا ئەم دوایە باسی جیاوازی کۆمەلگاکانەکەن بۆچی کۆمەلگایەک لە ڕووی کولتور و بیرکردنەوە بۆ چوون و هێمنی و هەڵچوون و لە زۆر لایانی تری سایکۆلۆژی بۆچی جیاوازن هەندێک لەو تیۆریانە هەیەنێتەوە بەڵام وەکو ناوێنان نەک بڵێ داکوچی لێ بکایە بەڵام بەگشتی بیری لە کۆمەلگای کوردی کردوێتەوە و ویستوێتی لێکۆڵینەوەی لەسەر بکە بەهەر حاڵ جگە لەمانە بەڕێی من کتێبەکانی علیوەردی پێویستن بۆ کۆمەلگای کوردی وادەم ئەوەندە پێویستە بەڕێزیشتان کە زیاتر جختان لەسەر ئەوە کردوەوە گرنگی تایبەتان پێداوە یەکێک لەوانە ئەم کتێبەیەتی کە وەرگێڕانت بۆ کردو بۆ سەر زمانی کوردی ئەمانەی باسێکی ناوەڕۆکی ئەم کتێبەش بکەین و باس لە گرنگی کتێبەکەمان بۆ بکەیت. ئەم کتێبە بە ناونیشانی علیوەردی داکۆچی لە خۆیەکە لە ڕاستیە بریتێ لە گفتوگۆیە گفتوگویەکی درێژ کتێبەکە وا بزانم 200 لاپەڕی قەوارە بچووکە بەڵام ئەم گفتوگۆیە حەمید المەطبعی نووسەرێکی عراقیە و مەوسوعیە یعنی ئینسایکلۆپیدیستە ئەم نووسەرە عێراقیە کە ناوی حەمید مەطبعیە
لە هەموو لە زۆربەی ئەو بارانە شارەزایە گفتوگۆی لەگەڵ کۆمەڵێک بیرمەند و کۆمەڵێک نووسری ناوداری عێراقی کردووە لەوانە بڵێ علی وەردی و علی جەواد تاهیر و هەتا مەسعود محەممەد بیرمەندی کورد لەگەڵ ئەویشە گفتوگویشی زۆر دوور و درێژی کردو لە دوایە لە کتێبە چاپی کردووە ئەمەی علی وەردیش دیسان گفتوگویشی دوور و درێژی لەگەڵا کردو و چاپی کردو تەمان پێشەوەی گفتوگۆکە بکە خۆی لە ڕۆژنامەی سەبری ئەو کاتەیە کۆمەڵێک وتار لە حەوت بەشە بە زەنجیرە کۆمەڵێک وتار لەسەر علیوەردی بڵاوە کاتەوە لە لاپەڕەی ڕێگوڕیشەی مێژووی عێراق لاپەڕەیەکە بوو لەسەر مێژووی عێراق لەوێ کۆمەڵێک شت لەسەر علیوەردی ئەوروژێنێ لە ڕاستیە یعنی ئیساری کۆمەڵێک بابەتەکە کۆمەڵێک وتاری تری لەسەر نووسرێ زۆربەی ئەو وتارانە علیوەردی تاوانبارەکەن بەوەی کە دژی دینە دژی ئیسلامە دژی عەرەبە دژی کۆمەلگەی عێراقیە دژی دابوونێتی کۆمەڵایەتیە و ئیتر کۆمەڵێک شتی لەسەر نووسرێ ئەو ڕژەیە بابەتەکە ئەمی ژێت ئەڵێ لەگەڵ علیوەردی ڕێگەکەون کە بۆ ئەوەی ئەم بابەتانە ڕوونتر بکرێنەوە گفتوگوی بکەین تۆ لەو گفتوگوۆیە داکۆشی لە خۆت بکە ئەمیش پرسیارەکانی حەمید مەطبعی پرسیارەکانی بە زۆری ئەوەیە ئەڵێ لەسەر تۆ وا ئەوترێ تۆ بڵێ ئەو سیفەتانت هەیە تۆم بۆ چوونەت هەیە چۆن داکۆشی لە خۆتەکەی ئەویش داکۆشی لە خۆیەکە بەڕاستی گفتوگویشی زۆر جوان و سەرنجڕاکێشە و گفتوگۆیەکە شانی خوێندنەوەیە هەم فێری ئەومانەکە چۆن گفتوگۆ بکەین هەم فێری ئەومانەکە چۆن داکۆشی لە بۆ چوون و تێر و تێز و تیۆریەکانی خۆمان بکەین و تر زیاتر بڵین بۆ چوونەکان و کێڕوانەکانی علیوەردیش ڕوونەکاتەوە یەکێک لە گفتوگۆکانی علیوەردی کە کاتێک سەفەرەکات بۆ وڵاتی ئەو کە عێراق بەجێ هێڵەت و سەفەرەکە بۆ وڵاتی ئەمریکا باز لەوە کە کتێبی تاکی عێراقیە نووسێ باز لەوە کە تاکی عێراقی و بەخۆشیەوە دووڕوون یاخود بە نمونەی لەسەر خۆی هێناوەتە تا ئێستا بە شێوازێکی دووڕووی ژیاوە ئەگەر خۆت زیاتر ڕوونکردنەوەمان لەسەر ئەوە بۆ دووڕوویی جیاوازە لە دووفاقی یعنی لە عەرەبیشە بڵێ نەمیمە لەگەڵ ئیزدیواجی شخصی دوشتی جیاوازن دووڕوویی یا دوو زمانی یا نازان چی ئەمە بابەتێکی تری ئەویش بابەتێکی کۆمەڵایەتیە بەڵام زاراوەکەی علیوەردی لەسەر ئەوە نییە ئەوەڵێ دووفاقی کۆمەڵایەتی یا ئیزدیواجی شخصی پێشەوەی لەسەر مەقسەگەمە لەسەر پرسیارەکەی تۆ ئەو کە بڵین لە چلەکانە کە بەشی سۆسیۆلۆژیا تەواوەکە لەبەرەوەی یەکەمە بێت لە ئاستی عێراقا ئەنێرێ بۆ زانکۆی ئەمریشی لە بەیروت لەسەر حسابی دەوڵەت لەوێشە دیسان سۆسیۆلۆژیا تەواوەکە بە پلەی زۆر باش بە پلەی نایاب بڵین ئیتر دیسان لە حسابی دەوڵەت ئەنێرێ بۆ ئەمریکا بۆ خوێندنی ماستەر کە ماستەر تەواوەکە ئیتر دوای ئەوە دکتۆراش تەواوەکە دکتۆرا لەسەر بابەتی کۆمەڵناسی ماستەرەکەی لەسەر هینە لێکۆڵێنەوەی سۆسیۆلۆژی لەسەر ئیسلام و دکتۆراکەشی لەسەر سۆسیۆلۆژیای معریفە بە پێی تێڕوانینی ئیبن خەلدون دیسان لێکۆڵین لە کۆمەلگای عەرەبی و عێراقی بەگشتی بڵین ئەمە وا ئەکەن ئەم بڵین سەفەری علیوەردی بۆ بەیروت و پاشان بۆ ئەمریکا و ئەنجا خوێنی ماستەر و دکتۆرا و تەمان بۆ زۆربەی وڵاتانی ئەوروپا گەڕێ ئەمە وا ئەکات بە ئەندازەیەکی زۆر بیری کراوە بێ و زۆرترین کولتور و بۆ چوون و تیۆریە بناسێ و لە ڕێی زمانی ئینگلیزی و تا ڕادەیەک فەڕەنسی و ئەمانە جگە لە زمانی عەرەبی شارەزایەکی زۆر لە هەموو ئەو بارانە پێیاکە و دکتۆراکەی ئەبێ بە یەکێک لە دکتۆرا لە هەرە تێزە باشەکانی زانکۆی تەکساس لە ئەمریکا بە ڕادەیە کە عومدەی تێکساس یا با بڵین بەرپرسی ویلایەتی تێکساس لەو کاتە خۆی خەڵاتی تایبەتی پێشکەش بە علیوەردیەکە ئەو بەو پێی کە ئاستیشی زۆر بەرزی لەو بوارا هێناوەتەوە بەهەرحاڵ ئەمانە هەمووی دەور و بڵێ ڕۆڵشی کاریگەریان لەسەر پێشکەوتنی علیوەردیە بێ لە ڕووی بیرکردنەوە بۆ چوون و نووسین و بەتایبەتی دیدگای ڕخنەیی لە کۆمەلگای عێراقی و لە بۆ چوون و لە کولتور و کەلەپور و ئاین و چیتر و ئەمانە بۆیە تقریبان تا ئەندازەیەکی باش زۆربەی هەر زۆری کتێبەکانی ڕخنەیە لە هەموو ئەو بوارانەی کە نزیکی خاتەوە لە تایبەتمەندیەکانی کۆمەلگەی عێراقی یعنی ڕخنە لە زمان بیرکردنەوە بۆ چوون عادات و تەقالید هەموو ئەم شتانەی کە بە ئاینی شەوتەمان هەموو ئەو شتانەی کە ئەم بە سەرنجێکی وردەوە یا بە دیقەتێکی زۆرەوە
بیری لێ کردوێتەوە یەکێک لە نمونونەکانی دیکەشی باز لە نمونەی بازارێکە کاتدەنێ و شاری بەغدا و پێم وابێت بازاری عکازە کە باز لەوە کات چۆن لە تۆنوتیژیەوە گەڕا بازارەکە گۆڕاوە بۆ نەرمونیانی و باز لە گرنگی هاندانەکە گەر بۆ خۆت زیاتر ڕوونکردنەوەمان لەسەر ئەوە بۆ بیت بەڵێ بێگومان بڵین ئەو کتێبە زۆر نمونەی لەسەر ئەم بابەتانەتیایشیان وەکوتم علیوەردی کە قساکە کە تیۆریەکەڵێ یا کە بۆچوونێک دەرەبڕێ بە شێویشی تەجریدی ئەبستراکتیە بە شێویشی تیۆری نایهێڵێتەوە بڵین شتێک تەرح ناکات لای تۆ بە تەمومژی بێ بمێنێتەوە هەمیشە علیوەردی کە بابەتێک باسەکات بەتایبەتەگر بابەتیشی تیۆری بێ لەگەڵ یان نمونە ئێنێتەوە نمونەیەکی مێژووی یا کۆمەڵایەتی یا نمونەی مێژووی کۆمەڵایەتی بەیەکەوە و زۆر جار تەشویق بۆ ئەو بابەتانە دروستەکە و ڕەنگە ئەمەش یا زۆر کەس گرنگی علیوەردی ئەگەڕێنەوە بۆ ئەمە یا ئەوەی کە تا ئێستا گرنگە خوێندنەوەی کتێبەکانی علیوەردی یا با بڵین ئەوەی کە تا ئێستاش علیوەردی زۆرترین خوێنەری هەیە و کتێبەکانی پرفرۆشترین کتێبن ڕەنگە ئەوە بێ کە هەر بابەتێک لە ڕووی تیۆریەوە باسەکە لەگەڵ یا نمونەی سۆسیۆمێژووی ئێنێتەوە و نمونەی بڵین پڕ لە تەشویق یاین جۆرێک لە نوکتە و پێکەنین و بەڵام ڕاستی مێژووی کۆمەڵایەتی ئەمانە ئێنێتەوە و نمونەی مێژووی کۆمەڵایەتی زۆرە هیچ لەوانە بازاری ئۆکازە کە لە سەردەمێکە بڵین شوێنی ململانەی هێز بووە یعنی زۆرانبازی چێ زۆرترین هێزی هەیە بەڵام ئەم ململانەیە لە دوایە وردووردە گۆڕانکاری بەسەرادێت چۆن ئەبێتە شوێنی ململانەی شیعری یعنی چۆن شاعیرەکان لە دوایە لەوێ لە ئەجا بازرگانی ئەجا نازانم بۆ زۆر لایەنی تر بڵین ئەم ململانەیە یا ئەم منافەسە چێبەرچێواکە چۆن هانی ئەوی ترەداد یعنی مەسەلەی هاندان چۆن گرنگی هەیە ئەگەرچی ئەو هەر لەم کتێبەیە ڕخنە لەوە ژەگرێ ئەڵێ ئەم بڵین وتەیەک یا پندێک لە ناو کۆمەلگای عێراقیە ئەڵێ منجد دەوەجد یعنی ئەوەی هەوڵ بدا تێبکۆشێ ئەگاتە ئامانجی خۆی ئەگاتە ئەو نیازێک کە خۆی مەبەستێتی ڕخنە لەوە ژەگرێ کاک دکتۆر لەبەرێکە کەمترین کاتمان ماوە ئەمێت باسێکی ئەم کتێبەشکی کەمە نووسینی خۆتە سەرەتایەک دەربارەی سۆسیۆلۆژیای معریفە ئەمانەت باس لە کتێبەکە بکەین و مەبەست لە چەمکی سۆسیۆلۆژیای معریفە چییە؟ سۆسیۆلۆژیای معریفە ئەم کتێبە لە ڕاستیە کە کتێبێکی 150 لاپەڕەیی بچووکە و هەوڵم داوە بە شێوەیەشی پوخت و جوان و ئاسان چەمک و زاراوەی سۆسیۆلۆژیای معریفە ڕوون بکەمەوە و ئەمەش لە ڕاستیە بەرەنجامی 5 ساڵی وانەوتنەوەی سۆسیۆلۆژیای معریفەیە لە بەشی کۆمەڵناسی کۆلێجی زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی و لەو ماوەیە بڵین لێکچەرەکان یا محازەرەکانم هەمووی کۆ کردەوە ئەم کتێبەی لێبەرهەم هات و هەوڵم داوەکو چۆن لە بڵین لە محازەرەیە بۆ خوێندکاران پێشکەشەکرێ لە کتێبەکەشا بە تەنها لە ئاستێکی تیۆری وشکان نەبێ بەڵکو ڕوونکردنەوە و نمونەهێنانەوەی زۆر تیاابێ بۆ ئەوی لە ئاستی تێگەیشت نابێ بەگشتی نەک تەنها کتێبیشی نوخبەوی بێ بۆ بەشی کۆمەڵناسی یا بە خوێندکارانی کۆمەڵناسی بەڵکو کتێبێک بێ بۆ هەموو کەسێک و بۆ هەموو خوێنەرێک ممچین بێ بیخوێنێتەوە و سادەی لێ بکە و تێبگات سۆسیۆلۆژیای معریفەت چییە و لێرە بە چ مانایەک باس کراوە ئەم زاراوەیە بڵین بە ئینگلیزیەکەی سۆسیۆلۆجی ئۆف نۆڵیج نۆڵیج ئەگەرچی ئێمە لێرە کردومانە بە معریفە و ئەم زاراوەیە لە سانکۆیە لە محازەرەکانە وا ڕۆشتۆ بەڵام بە کوردی ڕەنگە وا باشتر بێ بیکەین بە سۆسیۆلۆژیای یا کۆمەڵناسی زانین یعنی لێرە معریفە بە معنای زانین دێت ئەم سۆسیۆلۆژیای معریفەیە لە ڕوانگەی علیوەردیەوە یاخود لە ڕوانگەکانی دیکەشەوە ئەمە بەگشتی ئەمە تا ئەندا خۆی ڕاستە تێزی دکتۆراکەی علیوەردی لەسەر سۆسیۆلۆژیای معریفەیە بەڵام ئەمە بابەتێکە بە پشتبەستن بە کۆمەڵێک کتێبی زانا و بیرمەند و سۆسیۆلۆجیستی ئەوروپی نووسراوەتەوە یعنی من نزیکەی 25 تا 30 کتێبم بۆ خوێنێتەوە لەسەر بابەتی سۆسیۆلۆژیای معریفە بە عەرەبی تەمان هیچێک لەوانە علیوەردی ئەوانی تر هەمووی کۆمەڵناسی ناوداری ئەوروپی و خۆرئاوایین ئەم کتێبە بەرەماتووە بەڵام وەکوتم کۆمەڵناسی زانین یعنی نۆڵیج یعنی ئەوەی لە ئاستی کۆمەڵایەتیە باوە یا ئەزانرێ یعنی کۆمەڵناسی زانین یعنی زانیاریەکانی خەڵک لە ئاستی ژیانی ڕۆژانە و لە ئاستی پراکتیکە نەک لە ئاستی تیۆریە یعنی ئەوەی کە
کۆمەڵگای ئێمە لە ڕووی سۆسیۆلۆجیەوە چۆن پەیوەندیەکەن، چۆن یەکترە ناسن، چۆن گفتوگۆکەن و باگراوندی تاکەکان چییە، گروپەکان. طبعاً ئەمە پێشەوەی زانی لە ئاستی کۆمەڵایەتیە دەربخا کۆمەلگاشی ئەکاتەوە کۆمەلگات چییە؟ طبعاً بۆ خوێندکاران بەڵام وەکوتم بۆ هەموو خوێنەرێک بڵین کۆمەلگا چۆن شیەکەیتەوە. کۆمەلگای بریتێ لە ژمارەیەشی بێشومار لە تاکەکان هەمویان لەسەردا و کۆمەڵە گروپەوە گروپی زۆر گروپەکان کۆمەلگا پێکاتێک دروست دەکەن بە ناوی کۆمەلگا. ینی لێرە هەم سۆسیۆلۆژیای معریفە هەم عەریوەردی بە ئەندازێکی زۆر جەخت لە تا گروپ کۆمەلگاکەنەوە. یعنی هەمیشە بە پێکەوە بەستراوی ئەم سیانە چۆن زانین یان معریفە لە ئاستی کۆمەڵایەتیە چۆن ئیشەکانە. دکتۆر نەوزاد ئەحمەد بێگومان بابەتەکە زۆر دوور و درێژە و ئەکرا ئەگەر دەرفەتمان هەبێ بە تێروتە سەرتر زیاتر گفتوگوی لەسەر بکەین. بەڵام ئێمە کاتی پرۆگرامەکەمان تەواو بوو. زۆر سپاس بۆ ئامادەبوونی وەڕستان، خۆشحاڵ بووین دووبارە بەخێر بێت. سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانیشم کە پۆشاکی ڕووبیا لاگەڕێکی یاشتی سەر و مەکتەبی گەشە و جلوبەرگی تایبەتیان هەیە توانن سەردانیان بکەن تا باشترینەکان بە کەمترین نرخ بەدەست بێنن. و سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا لەگەڵمانە بوون. هەتاکو ئێوارەیەکی دیکەی پرۆگرامی ئەمڕۆ دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە و تەندروست باش بن.